لە هەفتەی سیوێکی خولی ئەستێرەکانی عێراق لە شاری بەغداد و لەسەر یاریگای شەعب هەولێر بووە میوانی ئەمانەی بەغداد. لا سەرەتاوە هەردووتی بە ئاستێکی لە یەکەوە نزیک دەرکەوتن. محەممەد قاسم لەم هێرشە مەترسی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ، بەڵام گۆڵپارێز بەرپەرچی لێدانەکەی دایەوە. جارێکی دیکە هەمان یاریزان هەوڵی بۆ گۆڵدا بە تۆپ نەگەیشت. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم شێرکۆ کەریم بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵێکی نایابی تۆمار کرد و هەولێری لارێکە با گۆڵ یەکەم پێشخست. لا نیوەی دۆم کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان باشتر دەرکەوتنەوە. ئەم لێدانە سەری ئەحمەد مەکەنزی دەستپێک بوو. لەم ڕستە تاکتیکیە جوانەش هەولێر نزیک بوو لە گۆڵی دووەم. ئەمانەی بەغداد لەم هێرشە خەریک بوو بە گۆڵ یەکسانی بگات، بەڵام ستون و ئاکام هاشم بوونە بەربەستی سەرەکی. لە خولەکی 68 محەممەد قاسم توانی بە لێدانی سەر و بە ئەسیستی ئەحمەد مەکەنزی ئەنجامەکە بۆ کوڕانی شاری قەڵاو منارە دوو هێندە لێ بکات. یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆی بینی، هەردوو تیپ هێرشیان ئاڵ و گۆڕ دەکرد. ئەم دەرفەتە مەترسیدار بوو لەسەر گۆڵی هەولێر. حوسێن جوولی گۆڵپارێز بە ئاگا بوو. محەممەد قاسم دەرفەتی گۆڵی سێم و یەکلاکردنەوە یاریەکەی لە پێش بوو، وەک پێویست سوودی لێوەرنەگرت. لا خولەکی نۆهەت هەمان یاریزان سوودی لە دەرفەتێکی دیکە بینی و گۆڵی دووەمی خۆی و سێم یانەکەی لە یاریەکە تۆمار کرد. لا خولەکی 92 ئەزهەر عەلی گۆڵێکی بۆ ئەمانەی بەغداد تۆمار کرد، بەڵام تیپەکەی سوودی لێ نەبینی چونکە بەرامبەر هەولێر تووشی شکست هات. بەم شێوەیە هەولێر باسی وێ خاڵ هاتە خانەی چواردەی ڕیزبەندی و ئەمانەی بەغداد دیش زیاتر دۆخی کەوتە مەترسی. با 22 خاڵەکەی لە خانەی 19 و پێش کۆتایی ڕیزبەند مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیە.